لە بڕیارێکی نوێدا لە شاری سلێمانی پێدانی مۆڵەتی تەندروستی بە کافتریا و شوێنەکانی تایبەت بە نێرگەلە کێشان ڕادەگیرێت و هاوکاتە و کافتریانەی کە ئێستا مۆڵەتی کارکردنیانەیە پابەند دەکرێن بە جێبەجێکردنی چەندین مەرج و ڕێنماییەوە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش ڕایدەگەێنێت مەبەست لە بڕیارەکە پاراستنی لایەنی تەندروستیە. دوو بڕیارمان دەرکردو. بڕیاری یەکەمانەوەیە کە ئێمە لەمە دووە ئیجازەی نێرگەلە نادەین، یعنی ناکرێتەوە مدیر عامی سەحە و تەندروستی ئیجازەی نێرگەلە بات، وەکو وایە کە تاجری جگەرە بێت چارەسەری نەخۆشی شێرپەنجە بکە. ئێمە لەمە دووە ئیجازە نادەین بە هیچ دوکانێکی تازە وەکو سەحەی سلێمانی چێ دەیداتێ گەشت و گوزار دەیداتێ ئەوان ڕێی خۆیانە، بەڵام ئێمە وەکو سەحە موافقەتی نێرگەلەخانە نادەین، بەس موافقەتی ڕێستۆران دەدەین، موافقەتی قاوەخانە دەدەین، ئەویش بەمەرجێچین سەیریەکەین کە نێرگەلەی نەبێ ئەنجا ئێمە ئیمزای لەسەرەکەین. بڕیاری دووەممان ئەوانەی کە ئەیانەوێت تازەی بکەنەوە بەمەرجێ بۆیان تازاکەینەوە ئەبێت شوێنی کێشانی نێرگەلەکەی جیاواز بێ لە شوێنی نان خواردن و قاوەخانە، واتە تۆ بێت جایکەیتەوە، تۆ گەر ڕێستۆرانتت هەیە سەرچاوم ڕێستۆران بەشی سەرەوە بیکە بە نێرگەلەخانە، بەس لەسەری بنووسە بە گەورەی بنووسە نێرگەلەخانەی ئەو شوێنە بۆی خەڵک بزانێ ناکرێ من ناکرێت تۆ بچی بە ماڵ و مناڵەوە نان بخۆی لە شوێنێک برادریشکە لە تەنیشتەوە دووکەڵی نێرگەلت بەسەر بکە بەسەر مناڵەکانتی بکە. بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی باس لەوەش دەکات دەیانەوێت نێرگەلە کێشان سنووردار بکەن، چونکە ئێستا بووەتە دیاردێکی دیار لارێمی کوردستان و گەنجانێکی زۆر ڕووی تێدەکەن. ئێمە بەرپرسی تەندروستی هاوڵاتیانین. ئەم جیلە تازەی کە ئێستا دەستی داوەتە نێرگەرە خواردن ئەمە ئەو مستەڵەحەیە کە باسی یەکەین ئەڵین نەوەی دوڕۆژ. نەوەی دوڕۆژی ئێمە وەزعی زۆر خراپە بێ لە ڕووی تەندروستیەوە. دوڕۆژەکە مەسەلەن 20 ساڵیکەیە هەمووی سەیری خۆیەکە 40 ساڵە نێرگەلاخوا 30 ساڵە نێرگەلاخوا. ئێمە ئەمانەوێت چی بکەین؟ ئەمانەوێت نێرگەلەی تازە نەکرێتەوە سنوورداریکەین. لێپرسراوانی بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانیش لەبارەی بڕیارە نوێکەوە ڕایدەگەێنن لەگەڵ سنووردارکردنی نێرگەلەدان، بەڵام قەدەغەکردنی ڕەت دەکەنەوە. کە ئەم بڕیاریان دەرکردووە کە مۆڵەتی نێرگەلە نەدەن ئەمە پێوەستە بە خۆیانەوە ئێمە شاوکاریان نەبین، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە پێویستی زانین لە هەندێک شوێن نێرگەلە هەبێ، بەڵام بە پێی هەندێ مەرج و ڕێنمایی تایبەت کە بۆیان دەیاندرێت، چونکە خەڵکانێکی زۆر گەشتیار ڕوو لە هەرێمەکەمانەکە، خەڵکی خواری و عراقا، خەڵکی وڵاتانی دەوروبەرە کە ئەوانە لە کەلتورەکان هەر لە زووە ڕاهاتون لەگەڵ نێرگەلە کێشان. ئەو کەسانی کە لە کافتریاکاندا بەدی دەکرێن لەبارەی بڕیارەکەەوە بۆچوونی جیاوازیانەیە، بەڵام لەگەڵەوەشدا هەمووان نکۆڵی لە زیانەکانی نێرگەلە ناکەن. ئەوە شتێکی چاکە با زیاتر نەبێ، هەر ئەرچی بووە ئەو کۆنانە هەر با بمێنێ ئیتر خۆیانش ئجرعات بکەن باشترە. نێرگەلە کێشان خراپە بۆ سەحەت. ئەگەر حکوومەت هەوڵێ بدا ئەوانەی کە کۆنەکان کە موڵەتی پێداون بۆ ئەم تازانەی تر ڕای بگرێت. لە پرۆسی ئازادیۆ تا ئێستا نێرگەلا کێشم ئەو نزیکە بۆ 11 ساڵە ڕۆ پێشتر ئەمتوانی دوو یاری لە سەریەکە بکەم لە ساحەی تۆپانە، بە تاکیدی برادری شمەیە زیاد لە 3-4 لە سیروانە مەلێم کردووە، زۆر ئاسایی بۆ بەلامەوە، بەڵام ئێستا نەخێتوانای جاران نەمەوە. کەمە حڕیەتی ئینسان چی بکە و چی نەکە. دوو وەڵی ئەمە زیاتر لە 30 ساڵە من نێرگیلا کێشم، یعنی ئەگە کەسێک مردبا دەبێت خۆم مردبامە، ئەوە بەڕاستی. خۆم کافتریامێ لە شارە زۆر هەموو کەس بڕیاری تەندروستی پێ قبوڵە، کەسێک لە شتێک لە بەرژەوەندی خەڵکیا بێ هەموو کەسەوەی پێ قبوڵە. توێژینەوە زانستیەکان دەریان خستووە نێرگەلە کێشان هاوشێوەی جگەرە بگرە زیاترش زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت. ئامارەکانی گەشت و گوزاری سلێمانیش دەری دەخات لە پارێزگای سلێمانی زیاتر لە 160 کافتریا و شوێنی تایبەت بە نێرگەلە کێشانەیە کە ڕۆژانە خەڵکانێکی زۆر ڕووی تێدەکەن. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.